هاتنی وەرزی هاوین بۆ دانیشتوانی نزیک لە ڕووبارەکان مانای دەستپێکردنی وەرزی مەلەکردنە. ساڵانە لەگەڵ دەستپێکردنی وەرزی گەرما گۆماوەکانی سەر ڕووباری سیروان دەبنە جێگەی پشودان و وەرزشکردن بە ڕێگەی مەلەکردن. ساڵانی پێشووتر نەبوونی مەلەوانگەکان پاساو بووە بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر هاوڵاتی بۆ مەلەکردن بڕۆنە سەر ڕووباری سیروان. بەڵام لە ئێستادا ئەو پاساوە نەماوە و ڕووبارەکەش وەک ساڵانی ڕابردوو جمەی دێ لە هاوڵاتیانی مەلەکەر. سەر سیروان ئەم گۆمانە خەڵک هات بۆ سەرمێسە و تێک چۆسم لێگە ئایا غەسالەکان تێکیان داوە یا خۆ سیروان ئاو زۆر بۆ تێک چووە. ئیسا خەڵکی ئەلحەمدولیلا تێبوویدا ڕەمەزانە و دنیا تۆزە گەرمە و تێن بۆ سەر سیروان مەلیەکەکەین خۆمان فێنەکەین و کارەباقیش وەکو جاران نەما سبل دقیقش ناگەم و بەردەکە نیەت لە ماڵە گەرمادەی مەجبورە بێ لێرا خۆفێن کەیتەوە. ئەم ساڵ بەهۆی بارانی زۆر و لافاوە ئاوی کانیا و ڕووبارەکان زیادی کردووە و ڕووباری سیروانیش بە هەمان شێوە. مەلەکردن لە ئاوی ڕووباری سیرواندا مەترسی لەسەر ژیانی ئەو کەسانە هەیە مەلەی تێداکەن، بۆیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئەو چاڵاوانە بەکارەهێنن لەلایەن کارگەکانی چە و لمەوە هەڵکەنراون بۆ کەرەستەی بیناسازی. لە ساڵێکا دەیان مناڵ و دەیان گەنجی ئەم شارە فەقیر و فقرا ئەخین تێ لە ناویە کشتی هۆی نەزانیە تێ لێرا کەچی ئەمڕۆ سێرەکەی 2 مەترە پەی ئاوەکە ڕۆژی دوایی حەفارە ئیشی لێکا لەبەر چەو لمەکەی لەبەر پارەی بۆ مڵک و زامانی خۆیان ساڵانە دەیان گەنجی و مناڵی فەقیر ئەم شارەت تێچێ ئەخین. لە گەرمیان کارمەندانی بەرگری شارستانی وەک هەمیشە لەگەڵ دەستپێکردنی وەرزی مەلەکردندا وشیاری دەدەن لەسەر مەترسی مەلەکردن لە ناو ئاوی ڕووباری سیرواندا. بەڵام ئەو وشیاریدانە هیچ سوودێکی نییە و تا دێ ژمارەی هاوڵاتی بۆ مەلەکردن لە نێو ڕووبارەکەدا زیاد دەکات. دیارە ئێستا هاوینە وەرزی مەلەکردنە پلەی گەرمە زۆر بەرز بۆتەوە کەلار لەسەر سیروانە خەڵکی ڕوو ئەکەنە سەر سیروان بە مەبەستی مەلەکردن و ئێمە پێشتر وتومانە لە ڕێنمایەکانمان و بەردەوام ئەو ڕێنمایانە بڵاو ئەەکەینەوە کە سیروان شوێنێکی نەگونجاوە شوێنێکی ترسناکە. بەپێی ئامارەکان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا تا ئێستا هیچ حاڵەتێکی خنکان بەهۆی ئاوە لە ئاوی ڕووباری سیرواندا تۆمار نەکراوە. تەنها ئاماری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی گەرمیان ئاماژە بەوە دەکا لە سنووری قەزای خانەقیندا 2 حاڵەتی خنکان بەهۆی مەلەکردنەوە لە ئاودا تۆمار کراوە. مەریوان حەسەن NRT گەرمیان.